وەری سۆدە دەست پێکەین جامیوانی ئەمڕۆمان خانما هونەرمەندێکی گۆرانی بێژە بێت کە نوێترین بەرهەمی خۆی بۆ یەکەمین جار لە ڕێگەی کورسات مەگەزینەوە پیشان بە بینەرانی خۆیان تۆ لە ڕێگەی کورسات مەگەزینەوە بۆ یەکەمین جار بینەری کارە هونەرەکەی ئەم خانما گۆرانی بێژە بین کەویش خانما هونەرمەندی گۆرانی بێژ ساحل کرماشانیە کە ئەم خانما هونەرمەندە گۆرانی بێژە ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە لەگەڵمان ئابێت و کۆمەڵێک بەرهەمی هونەری خۆیمان پێشکەشەکاتەوە بۆ یەکەمین جاریش بینەری کارەکەی ئەبین کە بە ناوی کرماشانەوەیە. خاتون بە خێرێ بۆ سۆدەی کورسات مەگەزین خۆشحاڵە کردین کابڕۆ لەگەڵمانەوەی. سڵاو لە ئێوە لە بینەران عزیز و بەڕێوەبەران کورسات مەگەزین مادونە بن دەستان خۆش بێ بۆ بانگێشکردندا بۆ بەرنامە لە خزمەتانم. زۆر سپاس بۆ تۆش بۆ دووبارە بەخێر بێ بۆ کورسات مەگەزین. با باسێک لە بەرهەمی کرماشان بکەین با بزانین چۆن بۆ بڕیارەتدا کە ئەم بەرهەمە دروست بکەیتەوە بڵاوی بکەیتەوە ئایا ئەمە هەستێکی نیشتیمان دۆستی بوو یاخود ئەوە تا خواستێک بوو بۆ نێوکردنەوەی ئاوازی کوردەواری خۆمان. من زۆر لە دوای گۆرانیەک بووم کە هەم تازە بێ هەم ئەوەکە فولکلۆر بێ بزانم کامیان ئەتوانێت ئەو هەستم کە بە کرماشان و شاری کرماشان هەیە نیشان بدەم کە خۆشم گۆرانیم شێرم ئەڵێم شێر تێکست و یانە ئەڵێم کە لەبارەی کرماشانە ئەوەیشە دوایی باسیەکەین لەسەرێ. بیرم کردەوە کرماشان گۆرانێک بوو کە دایکم لە پێشتر لە رادیۆ ئەو شتانە گوێلێ کردیاوەتم ئەو گۆرانی گوێلێ بزانم چییەمان هەمووی چییە هەمووم گوێلێ کرد و وەرە زۆر بەدڵم بوو یعنی هەستێکی زۆر سەرنجڕاکیشی تیا بوو بۆ من کە منیش هەوڵمدا ئەو گۆرانیە دووبارەی بکەمەوە هەم ئەوەی کە هەستی خۆم لە کرماشان نیشانەدا کە چۆنە هەم ئەوەی کە بۆ گەشتیاران عزیز ئەتوانم بناسێنم کرماشان چ شوونەی لێگە هەیە بۆ گەشت و گوزارکردن هەم ئەوەی کە ڕوحی مامۆستا حشمەتی لۆرنەژاد کە گۆرانیەکە بۆ ئەو مامۆستای عەزیزە شاد بێت و بتوانم دووبارە بکەمەوە چۆن کەسیتر دووبارەی نەکردوێتەوە ئەم گۆرانیە. زۆر باشە جابەر لەوەی باس لە ڤیدیۆ کلیپەکە بکەین چونکە هەندێک پرسیارم بۆ ئامادە کردووی سەبارەت با کلیپەکە ئەمە لەگەڵ بینەرانە بۆ یەکەمین جار لە کورسات مەگەزینەوە بینەر و بیسەری بەرهەمەی کرماشان بین. دەنگە خۆش ڕێ خات و ساحل دەستە خۆش ڕێ بۆ ئەم بەرهەمە جوانە جا لە نێو
ویدیۆ کلیپەکەتدا هەندێک شوێنی گرنگی مێژووی وەک تاقۆسان و وا بێستون و هەروەها چێوی پەڕا و سەرچاوە ئاویەکانە بێنن. پەیامی تۆ چی بوو لە هەڵبژاردننی ئەم شوێنە مێژوویانە؟ ئایا پەیامێکی فەرهەنگی و مێژووی لە پشتەوە بوو هەڵبژاردننی ئەم شوێنە گرنگ و مێژوویانە؟ وەکو ئەوەی کە زانین ناسنامەی هەر شوونێک لەناو خۆد شارەکە ئەتوانی بدوزیتەوە. ئەمانیش وەکو کوێ بیستون و پەڕا و تاغوستان ناسنامەی کرماشانە، یعنی وەکەوەی کە مێژوویەکی زۆر زۆر کۆنێ هەیە، یعنی یەکی لە شارە کۆنتەرینەکان ئێرانە وڵات ئێرانە. لەبەر ئەوە من هەزمە کرد ئەم وێنەکانیش لە شوولێ بێ پەیوەندی بە گۆرانی، چون لە گۆرانێکە ناو ئەبێت ئەگە دقەتان کردبێ ئەو کاتێکاڵێ لەکوێ بیستون دیارە ئشارە بە شاخە بیستونەکەم، یعنی گۆرانیگە هەر خۆی پەیوەندی بەوە هەیە، شوونەکانی شێوەتم لەگەڵ خۆی گونجاو بێت. زۆر باشە. جا لە هەمان کاتیشە چەندین جۆرجل و بەرگی ڕەسەنی کوردی کرماشانی ئەپۆشیت. ئەی باشە پەیامی تۆ چی بوو لە بەرکردنی ئەم جل و بەرگە ڕەسەنە کوردیە کرماشانیانە؟ ئایا ئەمەش بە هەمان شێوە هۆکارێک بوو بۆ دەرخستنی ڕەسەنێتی کرماشان؟ هۆکارەگەی لەلێ من ئەو هۆکارە بوو کە هەندێک جار من بە کوردی کەلهوری لە شوێنی قسە ئەکەم، هەندێک جار ئەو کەسانی کە نازان نەبیستون کەلهوری زاراوەی کەلهوری چۆنە، پێم ئەڵێن بۆ بە کوردی قسە ناکەی، ئەڵێم ئەوە کوردی قسە ئەکەم، یعنی بە نەوەیەک وا تێگەیشتون کرماشان لەوانەیە کوردی تیا نەبێت. من ئەو جلو بەرگویانە کردمە بەرم جلوبەرگە کوردی تایبەتی خۆمان هەیە کە نیشان بدەم کرماشانیش بەڕاستی کوردە، هەم زاراوەی کوردیە هەم جلەکانیان کوردیە. زۆر باشە، کەواتە جلوبەرگی کرماشانت تەواو کوردی ڕەسەنی کرماشانت پۆشیۆ لەنێو بەرهەمەکە. با بەسێک هەر لەوە بکەین کە لەنێو ڤیدیۆ کلیپەکەدا میوزیک شوێنێکی گەنج دەرەکەوێت و ئامێری تەمبوری بەدەستەوەیە و ئامێری تەمبورە ژەنێت کە ئامێرێکی پیرۆزی ڕەسەنی ناوچەی کرماشان و یارسانە. ئامادەی تەمبور لەنێو ئەم بەرهەمەیە، باسێکی ئامادەی تەمبورمان بوو بکە و ئەو ئاوازی ئەم گۆرانیە تا چەند گرنگ بوو بۆ تۆ کە بۆ ئامێری تەمبورە ژەنرا؟ بەڵێ ڕاستیگەی ئاوازی کە ئێستا گۆرانیەکە گوێدان لێ تەمبورەگەی کاکسەید پیرزاد ژەنیوێتێ. بەڵام بەداخەوە ئاسفەکانی کە قەرار بوو هەمویان لە ناو کلیپەکە دابن، هەر کامیان لە شوێنێک بوو لە شاری بوو سەرقاڵە ئیش و کاریان بوون و نەمانتوانی کوبینەوە لە پێیەکەوە. بۆیە هەوڵم داوەتم من زۆر ویستم یان بەتەنیا خۆم بەم لە گۆرانیەکە لە کلیپەکە، بەڵام بینیم کە شوێنە تەمبورەکە زۆر زۆر دیارە و واقعەن نابێ سەوتە تەمبور لەناو ئەو گۆرانیە نەبێت کلیپەکە. زۆر باش. بعدی بۆیە داوام لە یاسەمەن خانە ئەمیری داوام کرد کە بێت ئەو هاوکاریە لەگەڵم بکات و تەمبورەکە بژین، بەڕاستی مامۆستایش بوو. زۆر باشە. جا خات و ساحل پێما بێ بەرهەمت بۆ ئامادەکردن بۆی لە کورسات مەگەزینەوە پێشکەشمان بکەیت. جێمان لە چه بەرهەمێکە بێت؟ چی بەرهەمێکە بۆ ئامادەکردن؟ گۆرانیکی کرماشانیە ببوورە بە زاراوەی کرماشانی ئەگەر هەزدان لێبێ لە خەزمەت. بێگومان پێمان خۆشە، فەرموو. بله. خواردان پیم لباس عروس نور کردیده، تنیا و بی کس اشتیده مجی و شرجیده. خواردان پیم لباس عروس نور کردیده، تنیا و بی کس اشتیده مجی و شرجیده. امشو چند شوه حالم خراوه دردم کاریه، دوای دردگم دوست عزیزم گریه و زاریه. دوای دردگم دوست عزیزم گریه و زاریه. سرولیم شویاس بی تو زندگیم شین و ویلاس. چاوم پر لعشق هواره خدا دوست ولیم توریاس. کاشکی با تیایی و چاوین خود عشقم بیلیای. جوجار جاران دوست عزیزم ارام بخنیای. جوجار جاران دوست عزیزم
شکشتان دەنگت خۆش بێ خات و سلام. ساحل سپاس دەست خۆش بۆ مەمنون. ئەم بەرهەمە عزیزی. جوانە سلامت کەواتە با باستێک لە کرماشان بکەین کە کرماشان شارێکی مێژوویە و پڕیەتی لە ئەفسانەی ئەوینداری بۆ نمونە وەک داستانی شیرین و فەرهاد بەڵێ. ئەم داستانەیەکی لە داستانە هەر بەناوبانگەکان کەی کرماشانە ئەم مێژوو ناسنامەیە تا چەندێک کاریگەری لەسەر تۆ یاخود با بڵێن لەسەر هەست و دەنگی تۆ هەبوو بەڵێ هەر ئەوە کە پێشتریش وتم گۆرانیەکە خۆی هەر باس لە شتانە کردووە بۆ یەمنی هەوڵمدا مەسەن شتەکە بە تەسویریش بێ نیشانە خەڵک بدەم کە ئەو گۆرانیە پەیوەندی بە چیەوە هەیە من هەستی کە ئاوام هەبوو کە ئەو کاتێکە ئەڵێ ئەڕێ لە بانێ پەڕە و کەی بیستون دیارە مەبەستی ئەو ناساندنە شیرین و فەرهاد و بە ئەفسانەکانیانە فەرهاد بەڕاستیدا هەر ئەڵێن وجودی نەبووە کەسێکی ئەفسانەوەی بووە لەین دروست کراوە کەسێکی ئەفسانەی بوو دروست کراوە و شاعر و نووسەرەکانە ئەو سەردەمە هەوڵیانداوە شعرەکان و نووسینی و هەمویان لەبارەی شیرین و فەرهاد بێ بۆیە منیش هەزم کرد منیش بیری لەو شتە بکەمەوە لە تەسویرەکە نیشان بدەم لە گۆرانێکیش بە هەستی خۆم بڵێم زۆر باشە دەنگت خۆش بێ خات و ساحل وەک ئەزانین لە سەردەمێکین کە بەرهەمەکان یاخود با بڵێ میوزیکی نوێ وە پۆپ پەرەی سندووە زۆر بەرەو پێشەوە چووە تاکو چندێک تۆ بە ئەرکی خۆتی ئەزانی و بە پرسیارەتی خۆتی ئەزانی کە بەرهەمە کرماشانیەکان و بەرهەمەکانی لای ناوچەی کرماشان تۆ بیهێنیت و یاخود نوێی بکەیتەوە یاخود ئەوە تا کە بەرهەمی نوێ دروست بکەیت کە تایبەت بێت بە کرماشان من ڕاستیەکەی ئەم سەردەمە ژیری دەستکرد و ئەوانەیە کە گۆرانی و یانە لەگەڵیان دروستەکەن ئەو سەوتانە هەمویان یعنی یەکنەوە ژیر دەستکرد ماوەیەک دێت و ئەڕوان نامینێت ئەوە کامینە ڕەسەناتیە ئەوەی کە خۆت کللتور خۆت بپارێزی بۆیە منیش حەزەکەم خۆم وەکو ئەوەی کە خۆم هەیەم نیشان بدەم نەوەکی لە بەس تەسویر و کلیپ و وێنەگردونەوانە ئەتوانی وەکو شتێکی مدرن ئەنجام بدەیت کە هەم بۆ ئەم سەردەمە پەسەند بێ هەم بۆ قەدیمیەکان بەرهەمی نوێ ئامادا بێت لە دوای بەرهەمی کرماشان هەر لێستا ئامادە یاخود یاخود چاوەڕێکێت تا بەرهەمی کرماشان بەرهەم کلیپ بەرهەمی دیکەت بەرهەمی دیگەم هەیە کە ئەم ڕۆژ کلیپەکەی ئازر بوو بەداخەوە هەزم کرد لە کورسات بڵاوی بکەمەوە بەڵام خۆ ئەمڕۆژ بەدەستم گەیشت و دەرەنگ بوو بۆ بڵاوکردنەوەی ئەو بەرهەمیشە تێکستێ بۆ خۆمە هەم دیسان کە خۆم ئەڵێم کرماشانی زاراوەی کرماشانی وەتووە تێکستەگە لەبارەی کچی کرماشانە یعنی معرفی و یعنی ئەوەی کە سەرنجی کچی کرماشان ڕابکشم بۆ ئەوەی کە ڕەسەناتی خۆیان بپارێزن دەستگە لەبارەی ئەوە دەستە خۆش بە خات و ساحل دەنگت خۆش بێ بە هیوای بەرهەمی زۆر جوانتر و باشتر زۆر سپاس بۆ تۆش دووبارە سەلامەت